وەقسەکردنی زیاتر لە سەر ئەم پرسە و گرێبەستەی ئەنجام دراوە. بەڕێز دکتۆر عەلی چەتەر پارێزگاری دۆک لە شاری دۆسڵدۆرفۆ لەگەڵماندا. بەڕێز عەلی چەتەر ئەم کاتتان باش. لەو سەردانەتانە تەنها گرێبەستەتان کردو یان گرێبەستی دیکەتان کردووەوە؟ ئامانجی گرێبەستەکان چین؟ چ سوودێکیان هەیە؟ ئێوار باش ئەڤڕۆ سێ گرێبەست هاتنە ئیمزاکرا. سێ گرێبەستێ زۆر گرنگ کو ئەخیر تەکنۆلۆژیا سپیاتی یا ئەلبانە سەرئاستێ و ماسترین گرێبەستەژی سەرئاستێ هەمی عێراقی و کوردستانێ و ئێکیش دووسێ گرێبەستت هەرە مەزنن سەرئاستێ ڕۆژهەڵاتە ناوەڕاست کو ئەخیر تەکنۆلۆژیا ئەوێدی سپیاتی و ئەلبانایە کو هاتیە ئیمزاکردن ئەڤڕۆ. هەفتی حوزەیرانە دەربازبووی جەناب سەرۆکی حکوومەتێک کاک مەسوود بارزانی بەرێ بناغێ ماسترین پروژێ سەرئاستی عێراقی قەزا سێمێلێ لە ناو پارێزگەها دووکێ دانا و 1200 متر عردی هاتنە تەرخانکردن و هەروەسا کۆمپانیا کاوین گروپ خۆشی 5200 دیت عردی کردین و تا 6200 متر عردی بۆ وی پروژەی دهێنە بکارینان و نزدیکی 1040 پتر دهێنە کریژ بلندێک و شیرێ هەمی منطقێ ژیت ئامادەنە یعنی قبارێ vê kargehê hindê mezin şêt şîrê menteqê jî hemiye werbigirîtin ve vê rengî de êkiş masterîn kargeha serastê Iraqê û Rojhilatê Navêrast teknolojiya konî dê wê hêta danan ve xweşbextane tiştê ku zorê baş ew e çendîn hezar kes dişên vê projeyê de kar kin ve delîvêt karî bû çend hezar gencêt me xelkê me jî dihête berhevkirin ve her wesa rûberekê mezinê parêzgeha dihokê jî dê hête bikarînan dihête kesikkirin hem nixiya کشو هوای و جنگه و دی باش بیت و هم تأکید کاریگری خواهد بیتن سر دلیوت کاری و برف پیش و برنا آبوری منطقه و تایبت آبوری هرم کردستان و پارێزگه ها دو که چنکی برهمه و کارگه ها تنی بو هرم کردستان اینه بلکه او تکنولوژیا کد و کارگه دا تیتب کار اینان بو نزدیکی ما و 6 هیوات شد و سپیاتی یعنی البانا بی اضافه کردن او مواد و برهمات پارێزن شیتن و برهمه بهینه پاراستن و بهینه روانه کردن بو بازار دوره بشکل که گشتی عراق و حتی شید بو ولات دور برجی انشالله بهته هنارتن. بله. یعنی دەتوانین بڵین بەرهەمەکانی ئەو کارگەیە دەتوانێت ڕکابەری بەرهەمە دەرێکەکان کات کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن لە شیرەمەنی و ماست و بەرهەمەکانی دیکە؟ بێگومان او کارگاه کو اورو گرێبەستەوەی هاتیە ئیمزاکردن طبعا سێ گرێبەستن کارگەهێت مختلف کو هاتیە ئیمزاکردن نەک دێ شێت ڕکابەریەت گەل کارگەهێت هەیەت عێراقی بەلکو من دووبارەت کەمەوە چونکی دیماهی تکنۆلۆژیا سەر ئاستێ جیهانەیە یا ئەڵمانیە بەرهەندێ ئەف کارگەهە یا نییە ئەخیر تکنۆلۆژیا تێدا هاتیە بکارینان و بێ هیچ گومانێک ئەم پشت ڕاستین هەندێک و ئینشاڵڵا ماوەیەکە نزیک دەشێتن ململانێت گەل بەرهەمێت دیەت همی برهمه سپیاتی منطقه کت و بگومان ده و بیت مارک که سر کفتی سر آست روشهلات نوراست و دشتن گورینه که گله که باجی کت آبوری منطقه دا و دشتن دلیوت کاریت گله کت باجی بو منطقه برهف کتن. بله. دو گرێبەستەکەی دیکەتان لە چ بوارێکدا بوون؟ و هر سه گرێبەستێت مختلفن بس هر سه گرێبەست هەر یەک بابەت دانە چونکی ئەف بابەتە مەسەلا سپیاتیان ژێ ئەڵبانە و خودانکردنا چێلا و ئینانا چێلا و نەوعێت ئەف چێلێت ئەم بژنێت شیردە و هەروەسا ئەو معمەلێت کو هاتی تنێ یەک کارگەه نینە بەلکو ئەوە مەجموعەیەکە کارگەهانە و مەجموعەیەکە کارانە بەرهەندێ وێرە گەل کۆمپانیا گیا سه گرێبەست هاتنە ئیمزاکردن هم مجال کو تکنۆلۆژیا دووشینێ هم مجال تکنۆلۆژیا پاراستنا بەرهەمێت شیری و پاشی ئەو بەرهەمێت دیت کول شیری تێنە چێکردن بۆ بازارکردنا شیری و ئەو بەرهەمێت کول شیری تێنە چێکردن و هەروەسا بۆ پاراستنا ئەوا بەرهەما وات همیه مجموعه که تکنولوژیت مختلفن که همیت سه گرێبەست دایت هاتیه واجو کرن بو هنده که اول دست پیکه یعنی هل
چاندنا برهمی یعنی چونکه و برهمی خوی تایبته هی حدود 5000 دونمت على دیل پارزگاه دهو کد ود بهنا چاندن و دیو دا اوه مثلا چل خودان کرنه مثلا دوتنا شیریه مثلا پاراستنا شیری و برهمی تویه مثلا زیده کرنا هندک برهمی و طاما فیقیه پاشی وسا بستبندی کرنا اوایل سر کوالیتی کنی و پاراستن او بی زیده کردن چی که دنیا برافنده بچید کمتر مواد حافظه بکار بینیتن اوه EDF مواد بکار نا اینن و مادات اینا کم بلکو بشکل که زور طبیعی دویتن اف بر همه بهتا اضافه کردن برهنده بخوی یعنی شیم بیجین تکنولوژی که برفره دست بیکه که حتی دیمهایی حتی که بر همه چیتت بازاری دا و تشتی خوشی او دوباره کم او که او در فتا کاری بود چند هزار کس که پیدا کرد هل چاندنا برهمی حتی خودان کرنا چیلا راگرتنا و او برهم فروتناوی برهمی دانا برهمی بازار کرنا برهمی بگمان هجماره که برچاو یا خلق ما بکار دشم بنا صاحب کار انشالله وی پروژه دا و هر وکی که ذکری رهبر کمپانی جی بوما آماجه پیدای انشالله ده محاوله کن به هیچ گمانه که استفاده کار خلق مبخو بهتا کردن یعنی خلق دور بخو انشالله بخیت کاری بونده در فتت کاری بو گنجید ما بو خلق ما دور دا پیدا بو بله هەڵبژارنی و کۆمپانیای گرێبەستەکەتان کردووە لەگەڵیدا لەسەر چ بنەمایەک وایە خۆی کۆمپانیایکی گەورەی پێشکەوتووە لەو بارەدا ئەو پرسیارێکی دیکە شەردووکی وەڵام بیتەوە بەڵام بە کورتی سوپاس دەکەم بیرتان لەوە کردوێتەوە ئەو ئاژەڵدارانی ناچەکانی دۆک و دەوروبەری بەرهەمەکانی خۆیان لەکوێ ساخ بکەنەوە یان هاوکاریان بکەن لەوەی بتوانن لە کارگەیەک یان لە شوێنێکی دیکەوان بتوانن بەرهەمەکانیان بە باشتر بخەنە بازارەوە البته کمپانیا گیاه کش کمپانیا تر مشهور سراست جهان جی و سراست اروپا و آلمانیا یکیش کمپانیا گله که پیشکتیه و وید مجالی داشت کمپانیا تر باشه گمان تدانینه دو هر وکی پیشتر جی جاره که کمپانیا رسمی کمپانیا کاوین گروپ را گهانده بود که اوت آماده نه یعنی اینانا و کارگه قباره گلک ماسترش قباره او چلت کود خدان کن بر هنده کود وین هاری کاریا منطقه جی بکن و شیر منطقه خلق منطقه بو پشتوانی منطقه هر شیره که هبید پیشتر جی گل حکومت جی و سایت پیک هاتی او گری بسپیران هاتی امضا کردن و جناب سلوک حکومت تحریم کردستان جی مهتم بو پنده کو پیوسته اف کارگه همی شیر منطقه جی ور بگیریتن و او مناقشات حکومت گل کاوین گروپ جی کری و گل سروک کمپانی جی مکری او آماده بونا خویا در بری و آماده نه همی شیر منطقه جی اول بگیرن بو پشتوانیا آجلدارت پارێزگەها دهۆک. بەڵێ بەڕێز دکتۆر عەلی تەتەر پارێزگاری دهۆک لە دۆسەڵدۆرفۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداریکردنتان. زۆر سپاس.